ئازان سڵاو خۆشحاڵین لە بەرنامەیەکتری ڕاڤە بە دیدارتان شا دەبین. تەوەری بەرنامەکەمان پاراستنی قواری هەرێمی کوردستان ئەرکی هەمووانە، بۆچی سیرەی لێ دەگیرێتەوە. ئەم پرسیارە و ئەم تەوەرە گفتوگۆەکەین بە میوانداری کاک سەروەر جەلیل، توێژەری سیاسی. کاک سەروەر خۆشحاڵین و بەخێر بێت. زۆر سپاس بۆ جەنابیش، ئەم کاتی جەنابەت و بینەرانیش باش. کاک سەروەر، هەرێمی کوردستان 30 ساڵ بەردەوامی هەیە، هەرێمێک کە بە شەپۆلێکی دوور و درێژ لە هەڵکشان و داکشان و زۆر جارە هەرێمە تا سنوورەکانی حەقی نەچێت و گەشە و نەشونمایەکی زۆرەکە و هەندێک جاریش بەهۆی ئەو گوشارە جۆرا جۆرانەی کە لەسەر هەرێمەکە دروستەکرێ و ئەو پلانە جیاوازانەشی کە بۆ هەرێمەکە هەیە. هەرێمی کوردستان جۆرێک لە ڕاوەستان یا لە پاشەخشا بێ، جا لە ڕووی ئەمنیە و سەربازیەوە بێ، یا لە ڕووی داراییەوە بێت، یا لە ڕۆنگەکانی تری حکومڕانیەوە بێ. ئەوەی کە لە 30 ساڵی ڕابردوو بەرێکەوین بە تایبەتی لە پرسی فەزیلەتی هەرێمی کوردستان، خوێندنەوەی تۆ چییە بۆی کە هەرێمی کوردستان لەو 30 ساڵەیە توانیوێتی لانکەیەکی ئارام بێت بۆ پێکەوە ژیان بۆ کوردانی پارچەکانی تری کوردستان و ناوچەیەکی ئازاد و دیموکرات بێت بەراورد بە دۆخی ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ئەو دەوڵەتانەی کوردستانیان داگیر کرد و داگیرکاری خاکی کوردستانن. هەرێمی کوردستان 30 ساڵی ڕابردووی لای کاک سەرۆر چۆن ئەخوێنرێتەوە؟ حقیقات دووبارە سوپاسی جەناب دکەم. بابەتە بابەتێکی گرنگە و لە کاتی خۆیەتی باسکردن لە هەرێمی کوردستان بەبێ گەڕانەوە بۆ مێژووی دروستبوونی ئەم هەرێمە پێم وابێ ئەرزشێکی نابێ بۆ من تیشکە خەمە سەر مێژۆکەی دواییش ئەی بەستینەوە بۆ بابەتانی کە جەنابەت لە سیاقی پرسیارەکەت هەبوو. حقیقەت هەرێمی کوردستان لە دیفاکتۆیەک لە دوای ساڵی 1992 ئەو ڕاپەڕی نەمەزنی کە گەلی کوردستان کردی لە ئەوەی کە پێی ئەوترا باکووری عێراق و لەگەڵ ئەو ڕاپەڕینی کە لە باشووری عێراق کرا، دیار بوو نیەتێکی نێودەوڵەتی هەبوو و لەگەڵ ئیرادەی خەڵکی هەرێمی کوردستان، چونکە لە هەر جێگەیەکە گەر هەر کیانێکی سیاسی یاخود هەر گۆڕانکارێکی سیاسی ڕوو بدات، ئەوە تەرکیزی یەکەم لەسەر شەعبە و لەسەر ئەو کۆمەڵەیەکە خۆی ئەوێت چی بکات. دیار بوو لە دنیای ئەو کات لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست یەکەمین هەرێم دروست بوو لە ساڵی 1992 کۆمەڵێک حاڵەت دروست بوو. ئەو حاڵەتە بریتی بوو لە ڕاپەڕینی خەڵکی کوردستان. دوای ئەوە حکوومەت و ڕژێمی پێشوو عێراق سەحبی دام و دەستگا و هەم دام و دەستگا مەدەنیەکان هەم سەربازەکانی خۆی کرد. ئەمە وای کرد هێزی پێشمەرگەی کوردستان و تەواوی یانە سیاسەکانی هەرێمی کوردستان لایەنە سیاسەکانی هەرێمی کوردستان لەگەڵ خەڵک پێکەوە دیفاکتۆیەکی نوێ دروست بکەن لەو ناوچەیە و لەگەڵ ئەمانەشا قەرارێکی نێودەوڵەتی هەبوو بە سەرۆکایەتی فەڕەنسا ئەو کات لە ئەنجومەنی یاساییش کە بە قەراری 1688 بەناوبانگە وای کرد هەرێمی کوردستان تایبەتمەندی خۆی پێ بدرێت. لە دوای ساڵی 2003ەوە لە دوای ڕووخانی ڕژێمی سەدام حوسێن یاخود ڕژێمی بەعز، هەرێمی کوردستان لە ڕووی قوارەیەکی دیفاکتۆیەوە بووە قوارەیەکی دەستوری یاسایی لە عێراقی نوێیە. هەرێمی کوردستان و لە مێژووی عێراقا تاکە هەرێم بووە کە دروست بووە لە دوای ساڵی 2003 و ئەشبینین لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەرێمی کوردستان تاکە هەرێمە کە دروست بووە تا ئێستا و ئیدامەی هەیە. ئەم هەرێمە خاوەنی حکوومەت و پەرلەمانی خۆیەتی و خاوەنی کیانی خۆیەتی و توانیوێتی ئەم خاوەن و ئەم پەرلەمان و ئەم حکوومەتە بکاتە دەرچەیەکی نێودەوڵەتی بۆ ئەو سەرجەم ئەو کوردانی کە لە جیهانن. بیرمان نەچێت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستا کە دەرچەی سیاسی یاسایی دیبلۆماسی هەبێت بۆ کورد وەکوونەتەوە بریتە لە هەرێمی کوردستان و دیاری شەکارەکانی پێشووی هەم چ پەرلەمانی کوردستان هەم حکوومەتی هەرێمی کوردستان گزارشتی کردووە لە هەر چوار پارچی کوردستان. لە شوێنێک خاکی کوردستان داگیر کرابێت پەرلەمان بەیاننامەی هەبووە، لە شوێنێک خەڵکی بەشێک لە پارچەکانی هەرێمی کوردستان تووشی حاڵەتێک و کارەساتێک بوو بێ هەرێمی کوردستان سەرۆکایەتی هەرێم حکوومەتی هەرێم پەرلەمانی کوردستان هاوکار بوو. بۆ نمونە ئەو بوومە لەرزەی ساڵی 2012 یای لە شاریوان لە هەرێمی کوردستانەوە هاوکارێکی بێشمار بۆ خەڵکی ئەو منتیقەیە نێرا. کەواتە ئەم هەرێمە هەم بە کردار هەم بە گفتار هەم لە ڕووی دیبلۆماسی و یاساییشەوە توانیوێتی ببێتە دەنگ و سەنگی لە پێشە کورد لە هەموو دنیا دوایش کوردی باشوور. بەڵێ کاک سەروەر، ئەوەی کە جەنابشت خوێنەوە بۆ کرد کە لە 30 ساڵی ڕابردوو هەرێمی کوردستان نەوایەکی ئارام بووە بە ڕووی کوردانی هەر چوار پارچەی کوردستان، وەک زۆر جاریش ئەوترێ هیوای
کوردیشە لەسەر ئاسی دنیا، یعنی ئەم هەرێمە تاکە هەرێمێکە کە کورتیا ئازادە و ممارسەی کاری سیاسی و ژیانی نەتەوەی و نیشتیمانی خۆیەکات و وەک هاوڵاتیەک لە سەرزێدی خۆی خەریکی ژیانکردنە و ئەوێ حزورێکی پیشان بە لەسەر ئاسی نێودەوڵەتی هەروەی کە جەنابشت باس کرد کە لە دوای ڕوخانی عێراقەوە هەرێمی کوردستان بۆتە هەرێمێکی دەستوری دامپیانراو لەلایەن عێراقەوە، بەڵام سەرباریەوەی کە بۆ بە هەرێمێکی دەستوری دامپیانراو هەر زۆر جار لەلایەن مرکزی عێراقەوە لەلایەن بەشێک لە هێزەکانی ناوەڕاست و باشووری عێراق با بڵێن هێزە عەرەبیەکانەوە تەحەدیات گەورە ڕوبەڕووی ئەمەرێماکرێتەوە لە بڕینی موچە و بجێ قوتی خەڵکی کوردستانەوە لە لەشکرکێشەکانی 16 ئۆکتۆبەرەوە، یعنی بەردەوام ئەم هەرێمە سەرباریەوەی کە لەناو خۆیان جۆرێک لە سەقامگیری دەسەبەر کردووە، بەڵام هەمیشەش ڕوبەڕووی کۆمەڵێک تەحەدی بۆتەوە بە تایبەتی لەلایەن هێزە عەرەبیەکانەوە. بەڵێ حقیقەت لە کۆتایی پرسیارەکەتەوە دەست پێ بکەین ئەو کارانەی کە حکوومەتی عێراقی کە ینی بەرامبەر هەرێمی کوردستان بریتە لە چەند شتێک بەڕاستی بێ لە ڕووی تیۆری سیاسی و لە ڕووی فەلسەفەی سیاسی و ئەمە لێک بینەوە ئایا هەرێمی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستان چی بۆ پێشتر یاخود گەلی کورد لەم ناوچەیە چی بووە؟ بیرمان نەچێ گەلی کورد کوردستانێکی گەورەی هەبوو، ئەم کوردستانە گەورە لە 100 ساڵی ڕابردوو دابش کراوە تەقسیم کراوەتە سەر 4 میلەتی تر خاکی 4 شوێنی تر. کاتێک ئەمە ئەبینی ئێمە باسی عێراق بکەین و بیزات باسی هەرێمی کوردستانەکەین، کاتێ باسی هەرێمی کوردستانەکەین کە حکوومەتی هەرێمی کوردستان یاخود فیدراڵی کە لە عێراق دروست بووە بریتی نییە لە تەتەوراتی سیاسی عەقڵی خەڵکەکە یاخود لە تەتەوراتی کۆمەڵناسی خەڵک کە پێی وابوو بێ زەروریەتە ئەبێ ئەم شتە بێت کە کورد ببێ بە خاوەنی هەرێمێک کە کۆمەڵێک کەس ئەیانەوێ خۆ بەڕێوەبردننیشان هەبێ ئەم عەقڵای عەرەبی ئەمەی دروست نەکردووە. وەکو لای جەنابەت پێشتر باسم کرد لە قسەکان ئەوەی کە هەیە لە چۆنەڵی ئیرادەیەکی خەڵکی کوردستان ئەمە دروست بووە و ئەمە دیفاکتۆ دروستی کردووە. کاتێک کە شتێک دیفاکتۆ دروستیەکە لە دەست لایەنی بەرامبەر دەرەچێ کەواتە کۆدەنگی بۆ دروست بووە. وەکو پێم وتی لە ڕووی تیۆری سیاسیەوە و لە ڕووی فەلسەفەی سیاسیەوە ئەمە تەتەوری عەقڵی عەرەبی نییە کە کۆن فیدراڵی یاخود بورە فیدراڵی بە گەلی کوردستان لە باکووری عێراقی کۆن بەڕەوابینی بێ، ئەوە کورد بۆ خۆی ئەو تایبەتمەندیەی دروست کردووە. بۆیە هەموو کاتێک ئەبێت چاوەڕێی ئەوە بکەی بە بەردەوامی کورد وەکو میلەت و وەکو خاک لەژێر تەحەدا و دابڕانە. بۆیە بەردەوام لایەنەکانی بەرامبەرمان ئەم ئیشەکەن و لە نەکبەتی کورد بە قسە بازاڕەکەی لە نەکبەتی کورد ئێمە ئەگەر لە ڕووی جیۆپۆلیتیکیەوە سیر بکەین ئەو وڵاتانی کە تەقسیم بووین بەسەریانە لە زیاد لە وڵاتێکن کەواتە هەمویان کۆدەنگن لەسەر ئەوەی کە ئێمە بەم شێوازی ئێستا لەمەی ئێستا کەمترمان هەبێ نەک زیاتر بگرە ئەیانەوە بەردەوام تێکدان بکەن لە ڕووی سەقامگیری هەم لە ڕووی ئاسایشەوە هەم لە ڕووی ئابووریەوە هەم لە ڕووی سیاسیەوە. بۆیە بەردەوام ئەم هێزانە عەقڵی تەتەوری ئەویان نەبێ کە لە قۆناغی فیدراڵیەوە بڕۆن بە قۆناغێکی تر بۆ وەکەوەی کە بینیمان لە 25 ئەیلولی ساڵی 2007 کە کورد سەلماندی کەسێکە کۆمەڵە مرۆڤن ئەیانەوە خۆیان بسەپێنن لە ناوچەکە بسەلمێنن لە ناوچەکە بۆ ئەوەی کە ئەڵێ ئێمە دەوڵەتمانەوێ لە دابینکردنی ڕێگەی دەوڵەتە ئەگەر سەیری کۆمەڵێک دروستبوونی دەوڵەتانی ترکەین کورد یاساییترین و مەدەنیترین ڕێگەی هەڵبژاردووە کە بریتی بۆ لە دەنگدانی شەعب بۆ ئەوەی کە ویستی هەیە. بۆ نمونە ئێستا باسی سویس ڕاگەین کە وڵاتێکی قەلبی ئەوروپایە و وڵاتێکە کە زۆر تەتەوریتیایە و زۆر چۆنەڵی هەمەڕەنگی نەتەوەییتیایە هەر شتێکیان بێت بە ڕفراندۆمێک لای یەکەنەوە کەواتە سیر بکە کورد لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەم شێوازی بەکارهێناوە لە تعبیرکردن لە خۆی، بەڵام لە بەرامبەرە وەک جەنابەت دامەژت پێکرد لە شکرکێشی 16 ئۆکتۆبەر ڕۆیە. ئوستاز کاک سەرۆر پرسی ئەوەی کە بۆ منە جەنابەت باسێکی کە عێراق لە بەرەنجامی گەشەسەندنی عەقڵی عەرەبیەوە دانی بە مافەکانی خەڵکی کوردستانان نەناوە، بەڵام لە دەستوری ساڵی 2005 عێراقا زۆرینەی عێراقیەکان دانیان بە هەرێمێکی فیدراڵی کوردیە لە هەرێمی کوردستان ناوە، بەڵام هەر لەم عێراقی عەرەبیەشە زۆر جار هەرێمی کوردستان ڕوبەڕووی گوشار و فشار و توندوتیژی گەورەشە بێتەوانێ. یعنی بۆچی عێراقیەکان ئامادەن لە چرکە ساتێکە دان بە دەستورێکە بنێن کەم دەستورە مافەکانی خەڵکی کوردستان دەسەبەرەکە، بەڵام دواتر پێچەوانەی ئەو دەستورە و دەقە یاسایەکانی ماوەڵاک
حقیقت کاک سەربەست ئەگەر باس لە عێراقکەین ئەبێ باسی سێ مکەوێنات بکەین دوو مکەوێنات بکەین و دوو مەزهەبیش بکەین لە عێراق دوو شعبی سەرەکی هەیە بریتە لە عەرەب و لە کورد ئەمە بەپێی سیاقی دەستوری ئەم دانپێدانانە کراوە و لەناو عەرەبیشە دوو ڕەوتی مەزهەبی هەیە بریتە لە ڕەوتی شیعە لەگەڵ سوننە ئەگەر کاتێک سیر بکەیت لە دوای ساڵی 2023 دەسەڵاتی 80 ساڵەی سوننەیی کۆتایی هات لە عێراق دەسەڵاتی شیعەیی هات کاتێک سێرەکەی فاکتەری دامەزراندنی دەسەڵاتی نوێ لە عێراق بریتی بۆ لە کورد بنیادی دام و دەستگای سیاسی و ئەمنی لە عێراق کردووە بۆیە لەو کاتانە شیعە وەکو مەزهەب وەکوەوەیکی ئێستا زۆرینەن لە عێراق و دەسەڵاتدارن و خاوەنی بڕیاری یەکەمن ئەو کاتە ئیشان بە کورد بووە بۆیە ڕەنگە هەندێک ئیمتیازیان نابێ یا بێتێت پۆڵ بریمەر لە کتێبەکەی ساڵەکەم لە عێراق نمونەیەک هێنێتەوە ئەڵێ نزیکەی یەک هەفتە لەسەر ئەوە وەستاین لەسەر مادەیەکی دەستوری لە سەرەتا کە ئایا عێراق ناوی چی بێ ئایا عێراقی فیدراڵی ناوبێ یاخود عێراقی ئیسلامی عەرەبی ناوبێ بۆیە ئەڵێ کوردەکان ڕازی نەبوون بۆی کە وشەی ئیسلامی و وشەی عەرەبی پێوە بێت چونکە لە وەکو باسمان کرد لە عێراقا هەم لە بەیاننامەی 11 ئازار هەم لە 2023 دوو شعبی سەرەکی هەبووە بریتی بووە لەو عێراقی کەسای کەسبی 100 ساڵ دوای ئەوە دایڕشتی و دروستی کردووە دوونەتەوەی وەکو عەرەب و کوردی تیا بووە کەواتە نابێ عەرەبی بێەوە ئیسلامیش بۆ مانایە ئەم وڵاتە بە تەنیا موڵکی ئیسلامیەکان نییە شیعەی تایە سوننەی تایە مەسیحی تایە ئەرمەنی تایە ئێزیدی تایە هەموو ئەو ئاینە جیاوازانی تایە کەواتە ئەگەر سیر بکەیت ئەمە دووبارە ئەو قسەی من ئەسەلمێنێتەوە کە بە زۆری ئەو نیەتە نێودەوڵەتیە ئەم مافانە دراوە بە کورد و بە شەڕی کورد خۆی ئەم مافانە سەنراوە لە عەرەب ئەمە وەکو خەڵاتێک پێشکەش نەکراوە کاتێک ئێستا ئەبینی شیعەب کە پێی وایە بەڵام خۆی کە لە ڕاستی ئەوانیە دەسەڵاتی لە عێراق بە تەواوەتی چەسپیوە قەراراتی زۆربەی پەرلەمانی و حکوومەتیش ئەوان دەریەکەن بۆیە ئێستا نیەتی خۆیان یعنی ئەگەر سیر بکەی ئەم نیەتە نیەتێکی عەرەبی نییە یاخود شیعی نییە لە عێراق بە تایبەتی ئەمە شیعەیەکی ئەمە نیەتێکی ئیقلیمیە کە کار لە سوڵتەی شیعیەکە ئەم کارانە بەرامبەر هەرێمی کوردستان بکە چونکە لە ڕووی ئەمنی قەومیەوە کاریگەری خراپی لەسەر وڵاتانی چواردەورە بێ ئەگەر کوردستان بێ بە دەوڵەت بەڵام ئەگەر سیر بکەی لە 30 ساڵی ڕابردوو هەرێمی کوردستان وەکو حکوومەتی هەرێمی کوردستان و پەرلەمانی کوردستان و لایەنی سەربازی هەرێمی کوردستان نەبووتە مەترسی بۆ هیچ شوێنێک لەم وڵاتانە کەواتە ئەمە ئەو کاریگەریەیە کە ئەم مافانی کورد ئێستا هەیە کورد ئەگەینەوە نەتیجەی کە بە شەڕی خۆی و ئەمری واقعی نێودەوڵەتی ئەم مافانی لە دەستوری عێراقی 2005 چەسپاندووە کاک سەرۆر لە کۆتای قسەکان داڵی کە کورد نەبوو بە مەترسی بۆ سەر ئەوانی تر بەڵام ئەوەی کە ئێمە بەریەکەون حکوومەتی هەرێمی کوردستان لەم ناوچەیە توانیوەتی جۆرێک لە ئیستیقرار لە هەرێمی کوردستان دروستکە و لە کۆتاییشە نەبوو مەترسی بۆ سەر خەڵکانی تر بەڵام ئەوەی کە ئێمە لەو 30 ساڵەیە بەری ئەکەوین سەرباری ئەوەی کە لە مەرکەزی عێراق و بەردەوام گوشار و فشار لەسەر هەرێمی کوردستان دروستەکرێ بەشێک لە هێزە کوردیەکانیش لە ناوخۆ تەبانین لەگەڵ ئەو سەقام گیری هەرێمی کوردستان و هەندێک جاریش بەداخەوە لە سنوورەکانیشەوە بە تایبەتی پارتی کرێکارانی کوردستان ئەگەر سێریکەی لە ماوەی ئەم 30 ساڵی ڕابردووە بەردەوام جۆرێک لە سەرێشەی بۆ باشووری کوردستان دروست کردووە ئەمە لە وەختێکا کە باشووری کوردستان لە 30 ساڵی ڕابردووە ماڵێکی ئارام بۆ هەموو کوردەکان و هەرەوە جەنابەت باست کرد کە لە هەموو لێقەومان و لە هەموو کۆستێکا کە ڕوبڕووی کورد بۆتەوە باشووری کوردستان ئامێزێکی گەرم بوو بۆ پارچەکانی تری کوردستان لە بوومە لەرزەکەی وانەوە بۆ کاتێک تیرۆرستانی داعش پەلاماری کۆبانیانە هێزی پێشمەرگی کوردستانە چێت بە هانای کوردی ڕۆژئاوای کوردستانەوە کاتێک ژمارەیەکی زۆر لە کوردانی ڕۆژئاوا ئاوارە بن هەرێمی کوردستان ئامێز بۆ ئاوارەکانە کاتەوە وەکو خاوەن ماڵ مامەڵایەنەکە بەڵام سیاسەتی پارتی کرێکارانی کوردستان لە بەرامبەر باشووری کوردستان سیاسەتێکی دۆستانە نییە و سیاسەتێک نییە کە ڕێز لەو قەوارە سیاسیە دەستوری دانپیانراوە بگرێت کە لە باشووری کوردستان هەیە یعنی خوێندنەوەی تۆچێ بۆی کە بۆ ئەبێ هێزێکی کوردی بەردەوام سیرە لە باشووری کوردستان بگرێتەوە حقیقت ینی من پێشێکی قسەکانیشم باسی ئەوم کرد کە هەرێمی کوردستان دەرچێکی گرنگە لە ڕووی دیبلۆماسیەوە بۆ گشتنەتەوەی کورد وەک ئەزانی ئێمە وەکو کورد لە ناوچەکە کێشەمانەیە کێشەی شوناسمان هەیە و کێشەی بوون و خاکمان هەیە ڕێز لە خەباتی هەموو پارچەکانی ترێگرین ڕۆژهەڵات باکوور ڕۆژئاوا
هەموو ئەمانە برای ئێمەن و هەموو کە سوکاری ئێمە لەو شوێنانەی تر بەڵام ئەبێ ئەومان لەبیر نەچێت هەر پارچەیەک ڕاستە ئێمە یەک خاک بووین بەڵام ئێستا دابش کراوین کەواتە لە کوی دابشکردنەکە ئێمە تەقسیم بووین بۆ سەر 4 میلەتی جیاوازتر کەواتە ئێستا کێشەکانمان لەگەڵ 4 میلەتی جیاوازایە لەگەڵ یەک میلەتانیە کەواتە هەر پارچەیەک لە پارچەکان تایبەتمەندی خۆی هەیە لە سیاسەتکردن و لە ئەخلاقیات و وجودیەتی خۆت لە ئەو شوێنانێکێک پێویستە خۆتی تا بسەلمێنی حقیقەت پارتی کرێکارانی کوردستان پێش ئەوەی بگەڕێنەوە بۆی کە ئایا ئەم کارانە چیە ئەیکە یاخود ئەم تەنگ هەڵچنینە لە ناو خاکی هەرێمی کوردستان بە دراوسەیەکی هەرێمی کوردستان لە ڕووی نێودەوڵەتیەوە ئایا چیە بگەڕێنەوە بۆ فەلسەفەی سیاسیەکەیان فەلسەفەی سیاسی پارتی کرێکارانی کوردستان بەڕاستی لە هیچ شوێنێکا باسی ئەوە ناکە کە خەبات بۆ کورد بکات بە وەکو میلەتێکی چەساوە ئەوان خۆیان بە نوێنەری هەموو میلەتانی چەساوی دنیازانن بۆ خۆی ئەمە کارێکی مرۆڤ دۆستانە و جوانە بەڵام لە کاتێک کە تۆ خۆت نانت نییە بی خۆی چۆن نتوانانی نان بێ بە خەڵکی تر کەواتە ئەبێ باسی ئەو فەلسەفە سیاسیە بکەین کە پەکەکەی لێەوە دروست بووە پەکەکە ئەڵێ ئێمە خوێن لە هەر شوێنێک بڕژێ ئەوە چۆڵی ناکەینەوە خاچی ئێمەیە کەواتە ئەگەر سید بکەیت ئەم قسەیە ئەوان لەو شوێنانەیە کە لە ژێر سوڵتای حکوومەتی هەرێمی کوردستانەیە بۆ معلوماتت با من یەک معلومات و داتای من بە جەناب و بەبینەرانی بەڕێزیش کۆچ لەو منتیقانەی کە لە پەکەکەی تیا بۆ لە باکووری کوردستان و کوگەریلا لە 150 زیادی کردووە 8,000 دوکان و کارگەی بچووک و مامناوەند لە چواردەوری شڕناخ و ئەو منتیقانەی تر تەختی عەرز بوون لە ئەنجامی ململانەی سەربازی نێوان پەکەکە و سوپای تورکیا کاتێک سیرەکەی ئێستا پەکەکە تازەترین ئەبدەیتترین ئاماری وەزارەتی ناوخۆی تورکیا باس لەوەکە کە 380 گەریلا ماوە لە ناو خاکی تورکیا بە دەقیقی باسیەکە کاتێک سیرەکەی زیاتر لە 8,000 بۆ 10,000 گەریلا هەیە لە ناو خاکی هەرێمی کوردستانە لە کاتێکە ئێمە لەگەڵ وجودێتی پەکەکە شەڕمان نییە ئایا پەکەکە دامەزراوە بۆ ئەوەی شەڕ لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان بکە یان شەڕی مافەکانی لەگەڵ حکوومەت و دەوڵەتی تورکیا بکە بۆیە کاتێک سیرەکەی ئێمە خاتری زۆری پەکەکەمان گرتووە هەندێک جار وەکو کورد وەکو حیزبە سیاسەکان لە باشووری کوردستان وەکو حکوومەتی هەرێمی کوردستان و پەرلەمانەکەی زۆر جار تووشی کێشە بوون لەسەر پەکەکە بەڵام حکوومەتی هەرێمی کوردستان وەکو میلەتێکی دانەبڕاو حسابی کردووە بۆ ئەوان لە چوارچەوەی خەبات من قسەیەکی جەنابی سەرۆک بارزانی دویر بێنمەوە کە چوویە تورکیا باسی لەوە کرد کە خۆی پێشمەرگە بووە و لەو شاخە بۆ ململانەی لەگەڵ حکوومەتی ناوەندی عێراقی کردووە بەڵام ئەو لەوە تێئەگا کە گفتوگۆ تاکە چارەسەرە بۆ میلەتەکان و بۆ ئەو کەسانی کە ئەیانەوێت لێک تێک بن دیالۆگ لێک نزیکردنەوەی خاڵە جیاوازەکان و خاڵە هاوبەشەکانە لە یەکتر تێگەشتنە لە یەکتر بۆی پێویستە پەکەکە حکوومەتی تورکیا دابنیشن بەڵام دیارە هەم حکوومەتی تورکیا لە لێدوانەکانی ئەردۆگان لەم کۆتایانە کە ئەڵێ هەر سەربازێکی ئێمە لە شوێنێک بمری ئەوە ئیتر خاکی ئێمەیە بەڕاستی کارێکی باش نییە و جێگی پرسیارە بە حکوومەت و خەڵکی هەرێمی کوردستان و هەروەها ئەو کارانەشی کە پەکەکە ئەیکا بە ڕسمی ئەزانێت زیان لە خەڵکی هەرێمی کوردستانەیە بەڕاستی ئەبێ ڕابگیرێت لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە نا بگرێت لەلایەن خەڵکی هەرێمی کوردستانەوە چکە دوجار ئەمە زیانە بۆ خەڵکی هەرێمی کوردستان بۆیە لایەنە سیاسەکان بە کۆدەنگی ئەم مۆزوعێکی ململانێ نییە لە بینەوەی نێوان دوو لایەنی سیاسی بەکاری بێنن لە دژی یەکتری ئەمە بریتیە لە وجودیەتی هەرێمی کوردستان بۆ ماوەیەکی درێژ ئایا پەکەکە ئەوێت چی بکە ئایا خزمەتی ئەو فیشەکانی کە پەکەکەی تەخێنە چەنێ خزمەتی بە هەرێمی کوردستان کردووە ئەبینین لە کانیماسی و لە شارباژێر خەڵک بەر سەواریخەکەوێ سەواریخی تیارەی تورکی بە بیانی پەکەکە وەک وجودیشان هەیە و خەڵکی منتیقەشان بەگیرێناوە کەواتە ئەوەی کە تا ئێستا بینیومانە لایەنی حکوومەتی هەرێمی کوردستان و خەڵکی هەرێمی کوردستان بۆ پەکەکە هاوکاری بووە بەڵام پاداشتی پەکەکە هێنانی تیارەی تورکی بووە داگیرکردنی شوێنەکان بۆ حسابکردنی بۆ لەسەرخۆی بۆیە پێویستە پەکەکە بە سیاسەتی خۆیان بچێتەوە لەم ناوچەیە کاک سەرۆر هەرێمی کوردستان لە کاتێکا کە ڕوبەڕووی ئەو تەحەدایانە بۆتەوە کە حکوومەتی عێراقی ڕوبەڕووی هەرێمی کوردستانێک کاتەوە لە پاڵیشە کۆمەڵێک تەوەجوه و کۆمەڵێک لیستی زۆرینەی عەرەبی لە پەرلەمانی عێراقا کە هەوڵە دەن لە هەر شتێکی باش هەرێمی کوردستان بێبەشکەن هەرەوەی کە لە چەند ساڵی ڕابردوو بودجە و موچەی خەڵکی کوردستانیان بڕیوە هەرەوەی کە لە هەفتەکانی ڕابردوو لە یاسای قەرزە هەرێمی کوردستانیان مەحروم کردەوەی کە لەو قەرزە سوودمەند بێ لە کاتێکا کە هێزە عێراقیەکان و هێزە عەرەبیە شۆڤێنەکان ئەم گوشارە کەنە سەر
هەرێمی کوردستان و هەوڵەیەن ڕووبەری هەرێمی کوردستان کەم بکەنەوە و هەژمونی کەم بکەنەوە لە عێراقا چەند ڕەوایە پەکەکە لە کاتی ئێستا ئەم گێسەڵە لەگەڵ هەرێمی کوردستان و لەگەڵ مەنزومەی حکومڕانی هەرێمی کوردستانە یان بڵین هەرێمی کوردستان ڕاکێشێ بۆ ساحەیەکی تری شەڕ لە کاتێکا کە هەرێمی کوردستان لە مەرکەزەوە گوشار و فشاری زۆری لێکرێت. حقیقت هەرێمی کوردستان بەردەوام گوشاری لەسرە هەم لەلایەن حکوومەتی عێراقی و هەم وڵاتانی ئەقلیمیش لە ناوچەکە بەڕاستی کاتێک سیرەکەی پەکەکە تەنها لە شریتە حدودیەکان لەگەڵ تورکیا شەڕی نییە باشە ئەگەر بیانووی پەکەکە تورکیا لە شریتی حدودی بینی هەرێمی کوردستان لەگەڵ تورکیا ئەی باشە پەکەکە چیەکە لە شنگال ئایا لەوێش تورکیا لێ بۆ ئەمە پرسیارە ئایا بوونی پەکەکە خزمەتی کێکا لەو ناوچەیە بوونی پەکەکە لەو منتیقەیە لەو شوێنێکی لێتی خزمەتی دەوڵەتێکی ترەکە بۆ معلوماتی جەنابەت وەک باس ئەکرێت گەریلاکان لەو سنوورە پارە لە حەشدی شعبی وەرەگرن یعنی لەسەر منزومەی دیفاعی حکوومەتی عێراقی پەکەکە نەفەقی هەیە لە کاتێکە هیچ بودجێک بۆ پێشمەرگە دانانرێت لە بودجێی عێراقا کە ئەمە بە دەستور چەسپێنراوە بۆیە کۆی گشتی ئەو هەڵسوکەوتی کە پەکەکەی کارە ناوچەکە هەڵسوکەوتێکی گوماناویە پرسیارێکی لێرە کۆی ئەو هێزە چەکدارانە لە عێراقا هەیە ئێستا ماڵی شیعی هەمووی ڕەفزەکاتەوە کە ئەوانەی نزیک نەبن لە ئێرانەوە ئایا خێرە پەکەکە لە ناو هەرێمی کوردستانایە لە ناو شنگالایە لە ناوچە دابڕاوەکان حەشدی شعبی مصرە لەسەرەوەی کە بمێنێتەوە بۆ ئێمە بۆ خۆی پرسیارە ئەبێ ئەم پرسیارە لە خەڵک بکەین بۆیە کاتێک سیرەکەی من بۆ خۆم ئەمە ڕێی خۆمە بێبەشکردنی حکوومەتی هەرێمی کوردستان لە یاسای قەرز پەیوەندی بەو دۆخە ئیقلیمیەوە هەیە لە بینی تورکیا و عێراق و پەکەکەش لە نێوانیان. کاک سەرۆر بەرەو کۆتایی بەرنامەکەچین بەس پێم خۆشە لەسەر یەک شتی تر ڕای جەنابە بزانمەوەش ئەوەیە کە بەشێک لە هێزەکانی باشوور بەشێک بە ناوی ڕۆشنبیر و میدیاکار زۆرجار ئەوەندەی هاوسۆزی پەکەکەن ئەوەندە هاوسۆزی حکوومەتی هەرێمی کوردستان و سەروەرەکانی باشووری کوردستان نین یعنی لە پای چییە بێ بەشێک لە هێزەکان لە باشووری کوردستان ئەوەندەی تەرەفگیری دەستێوەردان و گێچەڵەکانی پەکەکە بکەن ئەوەندە لاگیری لە حکوومەتی هەرێمی کوردستان و پەرلەمانی کوردستان و موسساتی شەرعی و یاسایی باشووری کوردستان دەکەن. حقیقت پرسیاری ینی جوابەکەی جوابێکی کورتە لەبەرەوەیە ئازادێکی حکوومەتی هەرێمی کوردستان ئەوەندە زۆرە ئازادی ژێردەسەڵاتی پەکەکەیان نەبینەوە بۆیە ئەم جۆرە قسانەکەن ئەمە یەک دوو بەڕاستی لەگەڵ ڕێزم بۆ زۆربەی نووسەرەکان ڕۆمان نووس لەسەر تەحلیلی سیاسی قسەیەکە ینی باسی ئەوەگەڵێ مثلەن ئەڵێ خەتای حکوومەتی هەرێمی کوردستانە بۆچی پەکەکە دەرەکە خۆ ئەوە کووردە ئەمە قسەی عاتفیە بەڵێ مەشەڵێن کوردی تایە بەڵام ئەوەندەی کوردیشی تایە ئەوەندە تەوەجودی تورکیشی تایە لە ناو پەکەکە و ئەوەندەش باڵی وڵاتانی ئیقلیمی تایە لە ناو پەکەکە بۆیە کاتێک سەیرەکەی هاشوش هیچ دەور هیچ خزمەت ناکا بە خەڵکی کوردستان بەڕاستی ئەم نووسەرانەش لەگەڵ جەنابەت کە ینی لەگەڵ ئەو قسەی جەنابەت کاڵی بەناو نووسەر بەڵێ بەناو نووسەرانە لە دۆخی عاتفی خۆیان نایەنە دەرەوە ئەمری واقع ببینن بۆیە دڵنیا بە ئەگەر ئەو کتێبەی جان دۆسک بخوێنەوە ئەوەی کەم خوێنێک بەسەر منارەوە ئەوە تێ ئەگەن ئازادی ژێردەسەڵاتی پەکەکە چەندێکە ئایا پەکەکە هەر ئەو پەکەکەی نییە کە شوان ناوێکی لە سلێمانی لە باوەشی دایکی خۆی کوشت کە گەڕایەوە لە شاخ لە بەرەوەی دایکی نەخۆش بوو ئەگەر ئەو ئازادیە بینم من دڵنیام لەوەی کە ئەم قسانە ناکەن. کاک سەروەر جەلیل توێژەری سیاسی خۆشحاڵ بووین کە لە بەرنامەی ڕافعەمە دەبوویت. زۆر سپاس بۆ دەرفەتەش دەستا خۆش بێ ئازیزان تا بەرنامەیەکی تر تا ڕاوەکردنێکی تر بەخواتانە سپێرین و خواتانە